هەوڵ و ماندووبوونێکی زۆریدا تا توانی پلەی یەکەم لەسەر ئاستی هەرێمی کوردستان لە ئاستی خوێندنگە ئیسلامیەکان بەدەست بهێنێت. مەریەم فازڵ ئەو قوتابیەی کە توانی بە کۆنمرەی 95.44 پلەی یەکەم لەسەر ئاستی هەرێم بەدەست بهێنێت. چیرۆکی سەرکەوتنەکەی بۆ پێیان دەگێڕێتەوە. مەریەم قوتابی قوتابخانەی شافعی کچان بوو لە سلێمانی. باز لەوە دەکات هەموو کاتێک هەوڵی ئەوەی دەدا کە بەرزترین پلە بەدەست بهێنێت کە دوجار هەوڵ نزاکانی خۆی و دایک و باوکی گیرا بوون. دوای هەوڵ و تێکۆشانێکی زۆر مەحروم بوون لە زۆر خۆشی زۆرمانەوە لەسەر کتێب بوو هەوڵدان ئیتر لەخوا بەزێ بە نەتیجەکەم بینیەوە هیلاکین بە فیرۆ نەڕۆیشت لە خۆی گەورە بەزیابێ. هیوادارم ئینشەڵا هەرچە لەبێ کە ئەو نەهەوڵبات بێگومان ئینشەڵا پێئگا وەکو خۆی گەورە لە قورئانە بەفەرمێ عەوذ بە مشتە ڕەجیم ئین الله لا یضیع ئەجر العاملین. زۆر پێیانەوتم باوکم دایم زۆری لێکردنەوەی ئەو نەسەعیمە کە هیلاکە بیت بەس نەیەزانی ئەگەر من بەم پلێ بگەم چەند دڵخۆشە بێ ئێستا ئازانێت لە خۆی گەورە بەزیابێ هیلاکیەکەم بە فیرۆ نەڕۆیشت. بێت هەوڵ بە هەموو چە لەبەیەکە بێ هەوڵ بە نابێت واز بێنێ زۆر یعنی ئەبێت چەند دەرەجەی خراپ بێنێت و چەندێک لە دەرسەکە تێنەگەیشتی بێ هەر هەوڵ بە بگەڕێتەوە بۆ لای چکە دەرسێکە هەر ئەم ساڵ یعنی ئێستا من خۆشم بێیوەوەم بگەڕێمەوە 7 ساڵ لەو مەکتەبەی خۆم بخوێنم ئەم نە دڵخۆشم یعنی زۆر دڵخۆشکەرە یەک ساڵا کەچی دڵخۆشیەکەی لە ساڵەکە زیاترە. لە تاقیکردنەوە ئامێری بلوتوزیان هەر قوتابخانە ئیسلامیەکان هیچ حاڵەتێکی گزیکردن تیاندا تۆمار نەکراوە. مەریەم دەڵێت ئەوانەی لەم قوتابخانانە بخوێنن فێری ڕۆژبەرزی دەبن و لە کاتی تاقیکردنەوەکان ترسیان لە چاودێری خوایە بەسەریانەوە نەوەک چاودێری مامۆستاکانیان بۆیە حاڵەتی گزی لە نێو ئەواندا نەبووە. سەبارەت بە ئامارەکانی گزی قوتابیانی دوانزەی ئامادەیی بە هەموو بەشەکانیەوە 207 حاڵەتی گزی بلوتوز لە ناو تاقیکردنەوەکان ڕوویداوە کەەوە پێ ڕێنمایەکانی ئێمە ئەم حاڵەتانە بەغەش بە گزی حسابەکرێ و ئەو قوتابی خوێندکارە مەحرومەکە لە تاقیکردنەوەکان چ لە خولی یەکەم چ لە خولی دووەم. خۆی خوێندن لەم بەشە ئیسلامیانە تا گەیتە پۆلی 12 علمێکی زۆر زانێت یعنی ئەوە نییە بڵێ من وەکو کەسێکی ئاسایی بتوانم ئەو گوناحە بکەم و گزیەکە بکەم یعنی خۆی لە زۆر شت ئەگرێتەوە نەک تەنیا گزیەکە چکە خۆی فێری شتێک بووە وەکو مەلایەک ئەزانێت یعنی وەکو عالمێک ئەزانێت کە زۆر شت هەیە ئەو لە توانای نییە بیکات چکە زانێ خۆی گەورە بەسەر سەرێوێتی. مەریەم داوا دەکات حکومەت گرنگی زیاتر بە قوتابخانە ئیسلامیەکان بدات و لە زانکۆ پەیمانگەکان بتوانن درێژە بە خوێندن بدەن چونکە ئەوانەی لەم قوتابخانانە دەخوێنن نمونەی قوتابی لێهاتوو بە ڕەوشت و خاوەن ئەزمون و بەهرەمەندن ڕێژەی سەرکەوتن و بەدەستێنانی کۆنمرەی بەرز و نەبوونی گزیکردن تیاندا ئەوە پشڕاست دەکاتەوە ناشکرێت تەنها لە کۆلێژی زانستە ئیسلامیەکان وەربگیرێن و نەتوانن لە بەشەکانی دیکە درێژە بە خوێندن بدەن. ڕامیا عوسمان کەناڵی پێیام سلێمانی.